بەم کارە هەڵسان. نوح هەستا و قوربانی کرد بۆ یەزدان. یەزدانیش نوح و نەوەی نوحی پیرۆز کرد و پێیوتن زۆر بن و سەر ڕووی زەوی بکەنەوە، ڕووەک و ئاژاڵ بکەنە خواردنی خۆتان. یەک یەک مەکوژن، ئەوەی یەکێ بکوژێت ژیانی خۆی لەدەسات، چونکە مرۆڤ لەسەر شێوەی یەزدان دروست کراوە. ئینجا یەزدان وتی سیرکەن من پەیمانتان پێ ئەێم کە ئیتر جارێکی کە مرۆڤ بەم شێوەیە لەناو نەبەم. پەلکە زێڕینەی ناو هەور ئەکەمە نیشانەی ئەم پەیمانە. هەموو کاتێک کە هەور دێتە سەر ڕووی زەوی پەلکە زێڕینەی تیا ئەبینن. منیشەی بینم و پەیمانەکەم جارێکی کە دووپات ئەکەمەوە. نەوەکانی دوای نوح کاتی هەموو بە یەک زمانە دوان بەیەکەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەژیان. یەک بەیەکیان وت وەرن بەیەکەوە شارێک و قەڵایەک دروستکەین سەری بکاتە ئاسمان، تایە ناوێت بۆ خۆمان دروستکەین تا بڵاو نەبینەوە بەسەر هەموو زەویە. ئەم بڕیارە سەرپێچی بوو بەرامبەر داواکاری یەزدان کە ئەڵێت بڕۆن و هەموو زەوی بڕکەنەوە. هەروەها قەڵاکەش نیشانە بوو بۆ گەورەی ڕۆژ و مانگ و ئەستێرە و ملکەچی خەڵکەکە بوو بۆ ئەوان. مرۆڤ ویستی ملکەچی بنوێنێت بۆ ئەو شتانەی کە یەزدان دروستی کردووە. یەزدان شارەکە و قەڵاکەی بینی و وتی گەر ئەمانە بەیەکەوە کە بە یەک زمان قسە ئەکەن توانیان لە ئێستەوە کارێکی وا بکەن هەموو شتێکی کەشیان لێ ئەوەشێتەوە، با بڕۆین و شێوەی زمانیان لە یەک جاکەینەوە تا لە یەکتری تێنەگەن. بەمە یەزدان وای لێکردن یەک لە یەکتری نەگەن و واز لە دروستکردنی شارەکە بێنن. ئەو شارەش ناونرا بە شاری بابل، واتە سەر لێ تێکدان. دوای ئەمە بە ماوەیەک مرۆڤ بڵاو بووە بەسەر هەموو زەویە. نزیکەی 400 ساڵ دوای تۆفانەکەی نوح یەزدان دەکەوت بۆ کابرایەک کە ناوی ئەبرام بوو، حەزرەتی ئیبراهیم. ئەو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شاری ئور بوو. یەزدان پێیوت شار و کەس و کارت بەجێ بهێڵە و بڕۆ بۆ ئەو شوێنەی من پیشانتی ئێم، لەوێ گەلێکی گەورە و پیرۆزت لێ دروست دەکەم. ناوت مەزن ئەەکەم، ئەوەی پیرۆزت دەکات پیرۆزی ئەەکەم، ئەوەی کە نەفرەتت لێ بکات منیش نەفرەتی لێ ئەەکەم. بەهۆی تۆوە خەڵک و خێزانی سەرڕووی زەوی پیرۆزەکەم. ئەبرام بە قسەی یەزدانی کرد و چوو بۆ شوێنێک کە پێی ئەوترێ کەنعان. یەزدان قسەی لەگەڵ کرد و گوتی ئەم شوێنە ئێم بە تۆ بەنەوەکانت سەیری ڕووی ئاسمان کە چەند ئەستێرەی پێوەیە بە ژمارەی ئەو ئەستێرانە نەوەت لێ دروست دەکەم. هەرچەنە ئەبرام و سارای ژنی کەوتبوونە تەمەنەوە مناڵیان نەئەبوو، بەڵام ئەو باوەڕی تەواوی بە وتەی یەزدان هەبوو. یەزدانیش بەمە پیرۆزی کرد. حەزرەتی ئیبراهیم دوای وتی گەورم چۆن بزانم کە ئەم شوێنە بۆ من ئەبێت؟ یەزدان وەڵامی یایەوە گوتی بەم شێوەیە ئەبێت. نەوەکانە نامۆ ئەبن لە وڵاتێک کە هی خۆیان نییە، بۆ ماوەی 400 ساڵ دەست بەسەر ئەبن گەلێکی کە ئەیان کا بە کۆیلە، بەڵام من یارمەتیتانەم و چوارەمین نەوەتان بە سامانێکی زۆرەوە ئەگەڕێنمەوە بۆ شوێنی خۆی. سارای ژنی ئەبرام مناڵی نابوو. بە مێردەکەی وت پیاوەکە هەستە کارەکەرە مسرێکم کە ناوی هاجەرە بیهێنە تاوەک مناڵێکت بۆ دروستکات، منیش وەک مناڵی خۆم سەیری ئەەکەم. ئەبرامیش هەستا و بە قسەی سارای ژنی کرد. کوڕێکی لە هاجەر بوو ناویان نا ئیسماعیل. دوای ئەمە بە 13 ساڵ کاتی ئەبرام تەمەنی گەیشت بووە 99 ساڵ یەزدان قسەی لەگەڵ کرد و وتی من ئەو یەزدانم کە توانام بەسەر هەموو شتێکا هەیە، بە پاچی و ڕێکی و ڕەوانی بمێنەرەوە لەگەڵما. لە ئێستەشەوە ناوت ئەگۆڕم بۆ ئیبراهیم، مانای باوکی هەمووان. ناوی ژنەکەشت ئەبێتە سارە، مانای شازادە. سارە پیرۆزەکەم و لە تۆ کوڕێکی پێهێم و ئەیکەمە دایکی گەلانێکی زۆر. ئیبراهیم لەم کاتا کەوت بەڕووە و لە یەزدان پاڕایە وتی خۆزگە ئیسماعیلیش لە ژێر ئاگداری توە بژیایە.
یەزدان لە وەڵاما وتی جۆم لێتە ئیسماعیل پیرۆزەکەم و نەوەی زۆری لێ ئەبێت و ئەبێتە گەلێکی گەورە. یەزدان پەیمانی خۆی بەردەسەر ئەوەی بە ئیبراهیمی دا و نەوەی زۆری لە ئیسماعیل دروست کرد. اینجا وتی سارە لە تۆ کوڕێکی ئەبێت ناوی ئەنەیت ئیسحاق. لەگەڵ نەوەی ئەوە پەیمانی خۆم ئەبەستم. ئیتر دوای ئەمە سارە سکی پڕ بوو ئیسحاقی بوو. دوایەوەی ئیسحاق گەورە بوو یەزدان باوەڕی ئیبراهیمی تاقی کردەوە. پێیوت ئیبراهیم ئەویش وەڵامی یایە وتی بەڵێ من لێرەم. یەزدان وتی ئیسحاقی کوڕت ئەوەی زۆرت خۆشەوێت بیبە بۆ ناوچەی مۆریا لەوێ شاخێکی نیشانم لەسەر ئەو شاخە کوڕەکەت بکەرە قوربانی بۆ من. ئیبراهیمیش بەیانی زوو هەڵسا و ئیسحاقی کوڕی لەگەڵ خۆی برد و کەوتە ڕێ. دوای ڕۆیشتنێکی سێ ڕۆژی گەیشتنە ئەو شوێنەی یەزدان بۆی دەستنیشان کردبوو. ئیبراهیم داری سووتانی خستە سەرشانی کوڕەکەی و سەرکەوتن بۆ سەر شاخەکە. ئیسحاق کاتێ داری ئەگر و چەپۆی بینی پرسیاری کرد و وتی بابە ئەوە تا دار و ئاگر بەڵام کوا مەڕی قوربانێکە؟ ئیبراهیم وتی کوڕم یەزدان خۆی مەڕی قوربانی هەڵەبژێڕێ. بەم قسانەوە بەردەوام بوون لە سەرکەوتنیانە تا گەیشتنە ئەو شوێنەی یەزدان نیشانیدا بۆ ئەوەی بیکاتە شوێنی قوربانێکە. ئیبراهیم داری سووتانی دانا و دەستی ئیسحاقی بەستە و خستیە سەر دارەکە. لەو کاتە دەنگێ لە ئاسمانەوە گوتی ئیبراهیم. ئەویش وەڵامی یایەوە بەڵێ ئەمە تا لێرەم. اینجا یەزدان وتی هیچ لە کوڕەکەت مەکە ئەزانم ئامادەیت کوڕەکەشێ بای بە من. لەم کاتە ئیبراهیم چاوی هەڵبڕی و مەڕێکی بینی کە بەدەوەنێکەوە بەستراوەتەوە. ئیبراهیم هەستا و مەڕەکەی لە باتی ئیسحاقی کوڕی کردە قوربانی. پرتووشی پیرۆزەڵێت ئیبراهیم باوەڕی بەو پەیمانە هەبوو ئەوەی یەزدان دابووی کەوا ئیسحاق پیرۆزەکات و نەوەی زۆری لێکاتەوە. باوەڕی بەوە هەبوو گەربێت و سەریشی بڕێت یەزدان زیندوی ئەکاتەوە. یەزدان دووبارە بە ئیبراهیمی وت ئەمەوێ پیرۆزێکەم و نەوەت زۆر کەم بە زۆری ئەستێرەی ئاسمان. ئەمەوێ بەهۆی تۆوە گەلانی کەش پیرۆزکەم چونکە ملکەچم بوویت. ئەم بەسەرهاتەی ئیبراهیم نیشانەی باوەڕ بوو. نیشانە و ڕەمزیش بوو بۆ قوربانیەکی زۆر گەورە و مەزن ئەوەی تایە بەڕاستی تاقە کوڕی لە ڕۆحی یەزدان دروست بوو عیسا ئەکرێ بە قوربانیەک کە بۆ هەموو مرۆڤێک بێت. پاش ماوەیە کە ئیسحاق ژنی هێنا و ژنەکەی بەسکێ دوو کوڕی بوو یاقوب و عیسۆ. یاقوب کە بە ئیسرائیل ناو ئەبرا 12 کوڕی بوو. یەکێ لەوانە ناوی یوسف بوو. براکانی وەک ئیشکەر و کۆیلە فرۆشتیان بەڵام دەستی یەزدانی لەگەڵ بوو. دوایی یەزدان یارمەتی دا و بووە دەستەڕاستی فرعونی میسر و لە دواییشە بووە گەورەی میسر. یوسف کابرایەکی یەزدان ناز بوو لە براکانی خۆش بوو. دوای ئەوەی کە برسێتێکی گەورە ڕوویە هەموو برا و کەس و کاری هێنا بۆ لای خۆی بۆ میسر.